2023 ساڵێکی پڕ لە ڕووداوی تۆمارشکێن بوو لە ڕووی کاریگەریە نەرێنیەکانی گۆڕانی کەشوهەوا. لە چوارچێوەی COP28 نەتەوە یەکگرتوەکان سەرکردە و شارەزایانی نێودەوڵەتی لە دوبەی کۆ کردوێتەوە بۆ دۆزینەوەی چارەسەرێک و کەمکردنەوەی هۆکارەکانی پیسبوونی ژینگە. بیست ساڵە نەتەوە یەکگرتوەکان سەرۆکی وڵاتان و سەرۆکی ڕێکخراوە گەورەکان و کۆمپانیا مەزنەکان کۆ دەکاتەوە بۆی خەمیەک لە کێشەی کەشوهەوا بخۆن. لە 2023 پلەی گەرمی زەوی بۆ چەند ڕۆژێک 1.5 پلەی سیلیزی تێپەڕان. لە مانگی 1 2023ەوە بۆ مانگی 9 تێکڕای پلەی گەرمی زەوی 1.4 پلەی سیلیزی بەرزتر بوو لە پلەی گەرمی زەوی پێش سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازی. پلەیەک کە ڕێکەوتنی پاریس لە هەوڵی ئەوەدا بوو کۆنتڕۆڵی بکات و جیهان پێی نەگات. گەرمبوونی گۆی زەوی بۆ ئەو ئاستە تەنیا لە 2023 چەندین کارەساتی بەدوای خۆی داهێنا. جگە لە گیان لە دەستانی هەزاران کەس کاریگەری نەرێنی لەسەر میلیۆنان کەسی دیکەش هەبوو. لە 2023 بەهۆی کارەساتە سروشتەکانەوە 52.5 میلیۆن کەس کاریگەریان کەوتۆتە سەر، 62,000 کەس مردوون و 129,000 کەسیش بریندار بوون. 22.6 کەس بێماڵ بوون. شەپۆلی سەرما و گەرما کاریگەری لەسەر 1 میلیۆن کەس هەبووە و 207 کەسی کوشتووە. بەهۆی ئاگرکەوتنەوە 85.4 کەس کاریگەریان کەوتۆتە سەر و 310 کەسیش مردوون. وشکە ساڵی کاریگەری لەسەر 18.7 میلیۆن کەس داناوە. لافاو 5156 کەسی کوشتووە و 9.4 میلیۆن کەسیش کەوتونەتە ژێر کاریگەریەکانی. هەر لە کاتی بەڕێوەچوونی گفتوگۆکانی COP28 بەهۆی لافاوە 65 کەس لە تەنزانیا گیانیان لە دەستدا. ئەوەی کار دەکات دۆخەکە زۆر نایەکسانتر بێ ئەوەیە کە هەندێک لە وڵاتانەی کە زۆرترین کاریگەریان لەسەرە کەمترین دەستیان لە پیسکردنی ژینگەیە هەبوو. پاکستان وەکو نمونە وەرگرین. لە 2022 پاکستان یەکێک لە خراپترین و گەورەترین لافاوی لە مێژوودا بەخۆیەوە بینی. نزیکەی 1 لە سەر 3 وڵاتەکە ژێر ئاو کەوت. بەڵام لە هەمان کاتدا پاکستان کەمتر لە سەتا 1 گازی زیانبەخشی جیهان دەردەدات. ساڵی ڕابردوو لە پاکستان لافاوی بێوێنە ڕوویاندا. نزیکەی 1 لە سەر 5 خەڵکی پاکستانی ئاوارە کرد. ئەم ساڵیش لافاومان بینی. کاریگەری لەسەر ژیانی 9 میلیۆن خەڵک دروست کرد. نازانین لە ساڵانی داهاتوو چیمان لێ بەسەردێت. بەڵام ئەوە دەزانین کە هەر شتێک بکەین بۆ کەمکردنەوەی دەردانی گاز سوودی نییە و لە ساڵانی داهاتوو هەر ڕوبەڕووی ئەو ئاڵنگاریانە دەبینەوە. بەستەڵەکەکانمان لە باکوور بەردەوام دەتوێنەوە و هەڵسوکەوتی سەیر دەکەن. یان لافا و بارانی بەخۆڕ لێمان دەدەن یان وشکە ساڵی. دۆخەکە زۆر مەترسیدارە. یەکێک لە پرسە سەرەکیەکانی COP یەکسانی ژینگەییە. بە پێی چەمکی یەکسانی ژینگەیی هەندێک وڵات و کۆمپانیا لەسەر حسابی وڵاتانی دیکە دەوڵەمەند بوون. بە پێی چەمکەکە وڵاتانی زیان لێکەوتو پێویستە هاوکاری بکرێن بۆ ئەوەی خۆیان لەگەڵ دەراویشتەکانی گۆڕانی کەشوهەوا بگونجێن و ڕێگری لە خراپتربوونی ژینگەکانیان بکەن. خەڵکی هەست بە نایەکسانی دەکەن، نەک تەنیا خەڵکی، بەڵکو حکوومەت و هەموو کەسێکی دیکەش لە پۆستی جیاوازدا. ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کەوای کردووە پاکستان زۆر چالاکانە بەشدار بێت و سەرکردایەتی هەندێک لە پرۆسەی گفتوگۆکان و هاوهەنگیەکان بکات و هاوبەشی لەگەڵ چەند وڵاتێکی دیکە دەکات لێرە لە COP بۆ ئەوەی دەنگێکی هاوبەش بدۆزینەوە و بەرپەرشدانەوە و هەڵوێستمان بەهێز بکەین بۆ ئەوەی هەندێک کار بکەین کە ڕێگری لە خراپتربوونی دۆخەکە بکات و هاوکاری وڵاتانی وەکو پاکستان لە ڕووی دارایی و تەکنیکیەوە بکرێت بۆ ئەوەی خۆیان لەگەڵ گۆڕانی کەشوهەوا بگونجێنن. 31 ساڵ بەر لە ئێستا دوورگەی ڤانوتو بۆ یەکەم جار پێشنیازی سندوقێکی کرد. سندوقی قەرەبووکردنەوەی ئەو وڵاتانی کە بەهۆی پیسبوونی ژینگەوە زیانیان بەرکەوتووە. بیرۆکەی سندوقەکەەوە بوو کە وڵاتانی دەوڵەمەند و پیشەسازی بە درێژایی مێژوو ژینگەیان پیس کردووە و بەهۆی کەرتی پیسکەری پیشەسازیەوە دەوڵەمەند بوون. لەبەرەوە پێویستە ئێستا قەرەبووی ئەو وڵاتانە بکەنەوە کە باجی ئەو دەوڵەمەندبوونەی ئەوان دەدەن.
بانگشتی ئەندامانی کۆپ دەکەم بۆ ئەوەی ڕەشنووسی بڕیاری FCCCP 2023 L1 پەسەند بکەم. بە نەبوونی هیچ ناڕەزاییەک بڕیارەکە پەسەند کرا. لە یەکەم ڕۆژی کۆپ 28دا وڵاتانی ئەندام لەسەر سندوقەکە ڕێکەوتن، بەڵام وردەکارێکی زۆر لەسەر سندوقەکە ما و پێویستە ڕێکەوتنیان لەسەر بکرێت. وڵاتانی پیشەسازی لە چەندەیەی ڕابردوودا بەرامبەر بە سندوقەکە وەستاونەتەوە و نیگەرانیەکانیان بە شێوەیەکی سەرەکی لەسەر ئەوە بوو کە دەبێ ئەوان قەرەبووی پیسبوونی ژینگەی وڵاتانی دیکە بکەن، لە کاتێکدا وڵاتانی دیکە کاری پێویست بۆ پاراستنی ژینگەی خۆیان ناکەن. هەر لە ڕۆژ یەکەمەوە زیاتر لە 400 میلیۆن دۆلاریان ڕاگەیاندووە بۆ ئەو سندوقی قەرەبووکردنەوەی، بەڵام راپۆرتی نێتۆ یەکگرتوەکان دەڵێ 1000 زیاتر 1000 جار ئەوەندە زیاتر پێویست بە پارە هەیە بۆ ئەو وڵاتانی کە زیانیان بەرکەوتووە. 400 میلیارد دلار ساڵانە پێویستە بۆ ئەوەی کە هاوکاری ئەو وڵاتانە بکرێت کە کاریگەری کەشوهەوایان لەسرە. نامتمانەیەک لە نێوان وڵاتانی تازە پێگەشت و وڵاتانی پیشەسازی هەیە. وڵاتانی پیشەسازی قەلەقن لەوەی کە پارەیەکی زۆر دابینکەن، وڵاتانی تازە پێگەشتوش دڵنیانین لەوەی کە وڵاتانی پیشەسازی دەیانەوێت کە ئەو بەڵێنانەی دایانە جێبەجێ بکەن. هەندێک لە وڵاتان پێشتر دەستیان کردو بە داواکاریکردن بۆ ئەوەی کە بە شێوەیەکی شەفافانە ئەو سندوقە بەڕێوە ببرێت. لە 2007 لە بالی ئیندەنوزیا بۆ جاری یەکەم سندوقەکە بە فەرمی پێشنیاز کرا. لەو کاتەوە لە هەموو کۆنفرانسەکانی کۆپ وڵاتانی کەم پێشکەوتوو هەوڵی گوشارهێنانیان داوە بۆ جێبەجێکردنی بەڵێنەکانی سندوقەکە. لە کۆپ 27 نوێنەرانی وڵاتانی باشدار داوایان لێکرا لەسەر میکانیزمێک بۆ سندوقەکە ڕێکەون. چەندین مانگ گفتوگۆ ناکۆکی گەورەی نێوان وڵاتانی تازە پێگەشتوو لەگەڵ وڵاتانی پێشکەوتوودا دەرکەوتن. وڵاتانی تازە پێشکەوتوو دەیانویست سندوقەکە لەژێر کۆنتڕۆڵی بانکی جیهانی کە هەژمونی ئەمریکای لەسەران نەبێت و هەموو وڵاتانی کەم پێشکەوتوو بتوانن سوود لە سندوقەکە وەرگرن. وڵاتانی پیشەسازی و پێشکەوتوش داواکاری تایبەت بە خۆیان هەبوو. ئەوان دەیانویست کەرتی تایبەت ڕێکخراوە مرۆیەکان و وڵاتانی کەم پێشکەوتوو بەڵام دەوڵەمەند لەوانە چین و سعودیا بەشدار بن لە پارەدارکردنی سندوقەکە. هەروەها تەنیا ئەو وڵاتانی کە زۆرترین زیانیان بەرکەوتووە و هەندێک لە وڵاتانی دوورگە بچووکەکان سوود لە سندوقەکە وەرگرن. لەبەرەو کێشانەی لە دەوری سندوقەکە هەیە، هەندێک لە وڵاتانی زۆر دەوڵەمەند بۆ نمونە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تەنیا 17.5 میلیۆن دلاری بۆ سندوقەکە تەرخان کردووە. دەبینم ئەمریکا تەنیا 17.5 میلیۆن دلاری بۆ سندوقەکە تەرخان کردووە. یعنی بودجەی سەربازی ئەمریکا 700 میلیارد دلارە ساڵانە. چاوەڕوان دەکرا کە ئەمریکا هەنگاوێکی گەورەتر بنێت. بۆچی دەتەوێت دانیشی؟ کەوابێت بۆچی تەنیا 17.5 میلیۆن دلار؟ بەڵێ، دەبێت هەموو ئەو هاوکاریانەی ویلایەتە یەکگرتووەکان لەبەر چاو بگرین. ئێمە پێشوازی لەو سندوقە نوێ دەکەین کە سندوقێکە بۆ مامەڵەکردن لەگەڵ زیانەکان. پێم وایە ئەوە دەستکەوتێکی گەورەیە لە ڕۆژی یەکەمی کۆپ28دا. هەروەکو لە جۆن کێری نێردەی سەرۆکایەتی بۆ کەش و هەوا گوێمان لێبوو. ئەمریکا 17 میلیۆن دلاری دابین کردووە، بەڵام ئەمە تەنیا بەشێکە لەو هاوکاریە گەورانەی ئەمریکا بۆ گۆڕانی کەشوهەوا دابینیان دەکات. ڕۆژێک دوای ڕاگەیاندنی ئەو 17 میلیۆن دلارە بینیمان کە جێگیری سەرۆک کامالا هاریس دابینکردنی 3 میلیارد دلاری بۆ سندوقێکی دیکە کە سندوقی کەشوهەوای سەوزە ڕاگەیاند. لە کۆپ 28 تەنیا بەڵێنی پارەدارکردنی سندوقەکە درا. گفتوگۆکان لەسەرەوەی چه وڵاتێک و چۆن بەکاربهێنرێت پرۆسەیەکی دیکەی گفتوگۆی نێوان وڵاتان دەبێت. کاریگەریەکان ئەوەندە زۆرن کە ناتوانین مامەڵەیان لەگەڵدا بکەین. کاتێککە ئەم بەڵێن و پابەندیانە دەبیستین، دڵنیا نین کە جێبەجێ دەکرێن یان نا. زۆر لە مێژە گوێمان لەم بەڵێنانە دەبێت، بەڵام دەستگەیشتن بەو پارانە کێشەدار بووە.
گەورەترین کێشە لەسەر ئەم بەڵێنانە نەبوونی کردارە. ئێستا لەبەر ئەوەی ئەم بەڵێنەیان بە ئاشکرا ڕاگەیاندووە کە دەگەڕێینەوە وڵاتی خۆمان، خەڵکی دەپرسن کوا پارەکە. نابێت دەستگەیشتن بەو پارەیە ئاڵۆز و سەخت بێت. ئێمە هەر ئەمڕۆ پێویستمان بەو پارەیە هەیە. هەرچەندە سندوقەکە دەستی بەکارەکانی کردووە، بەڵام هێشتا گفتوگۆیەکی زۆر لە نێوان بەشداربوواندا ماوە لەسەر پرۆسەی بەکارهێنانی پارەی سندوقەکە. وڵاتانی بەخشەر لە هەوڵی ئەوەدان کە بتوانن ژمارەی بەخشەران بە سندوقەکە زیاد بکەن و داوا دەکەن وڵاتانی نەوتی وەکو ئیمارات و سعودی و قەتەر پارە بۆ سندوقەکە دابین بکەن. هەندێکی دیکە داوا دەکەن پارەدابینکردن بۆ سندوقەکە لەسەر بنەمای ڕێژەی پیسکردنی ژینگە بێت. بۆ نمونە وڵاتێکی وەک کۆریای باشوور یان رووسیا هەرچەندە بەپێی پێناسەی نەتەوە یەکگرتوەکان وڵاتانی تازە پێگەشتون، بەڵام ئابوووریەکی ژینگە پیسکەریان هەیە. لەبەرەوە ئەوانیش پێویستە بەشدار بن لە پارەدارکردنی سندوقەکە. وڵاتانی بەشدار لەسەر دەستپێکردن و وەگەڕخستنی سندوقەکە ڕێکەوتون، بەڵام کێشەیەکی دیکەی سندوقەکە ئەوەیە کە هیچ کاتێک بۆ پارەدارکردنی سندوقەکە و هیچ تارگێتێک بۆ سندوقەکە دانەنراوە. وڵاتانی بەشدار ناچار نین، بەڵکو بە شێوەیەکی خۆبەخشانە دەتوانن پارە بۆ سندوقەکە دابین بکەن. هێشتا ڕوون نییە کام یەک لە وڵاتانە دەتوانن سوود لە سندوقەکە وەربگرن. قضية كعراق بتوانت استفادة بك لصناديق طبعا حقيتي عراق واصلا انضمامي اما باتفاقي باريس بوشي بوكو اما وكو عراق السبب نبوي كما احتباسي حراري دروز بلا الدنيا او كون قشت كره ارض قشت ام درجه انبعاثات كربون زياي كردوا واحتباسي حراري دروز كردوا وبلاي حرارتي كره ارضي برز بوتوا درجه نيو برو 2 درجه اما گوران کاری تێک داوە ئەوە سبب ئەوە تعهدیان دابوو کە ئەم صندوقە ساڵانە 100 بۆ 130 ملیار دلار تەمیل بکرێن ئەمە بۆ صالحی ئەو وڵاتانەیە ئەوانەی کە سەبەب نەبوون و متەزەرر بوون کە عێراق لە پێشەنگی هەموو وڵاتانەیە بەس بەداخەوتاکو ئێستا ئەو وڵاتانە تەمیلی ئەم صندوقیان نەکردووەکو پێویست لە کۆپی 27 دەرگزێکی زۆر لەسەر ئەمە کرا لەم کۆپەش دەست پێ ئەکات جدی مفاوزات و مناقشات لەسەر ئەم مەواضیعانە ئێمە متەفائلین عێراق وای زۆر متأخر بوو لەم میلەفە بەس لە خلالی ئەم ساڵە زۆر خۆی کۆ کردو بە ئەقلیمی کوردستانیشەوە و تقریبا فریا کەوتوین لەگەڵ عالەمە ئێمەش بڕۆین. هەندێک لە وڵاتانی بەشدار و ئەوانەی کە کاریگەری گۆڕانی کەشوهەوایان زۆر لەسرە بە مێژوو ڕۆڵیان لە پیسکردنی ژینگەدا کەم بووە، بەڵام وڵاتەکانیان ئێستا ڕۆڵیان لە پیسکردنی ژینگەدا هەیە. عێراق بۆ نمونە پێنجەم وڵاتە لە ڕووی کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەواوە، بەڵام عێراق بۆ خۆیشی یەکێکە لە دەردەرانی گازی زیان بەخش. لە سەرەتای 1970کان عێراق ساڵانە تەنیا 27.1 ملیۆن تەن گازی زیان بەخشی دەردەدا، بەڵام ئەو ڕێژەیە بەردەوام لە گەورەبووندا بوو. لە 2021 ڕێژەی دەردانی گازی زیان بەخش لە عێراق گەشتووەتە 177.8 ملیۆن تەن. ساڵانە ئەو ڕێژەیە لە عێراق بە 4.85% زیادی کردووە. هەڵوێستی وڵاتەکە بەرامبەر بە پیسبوونی ژینگە و کارەکانی لە نێوخۆیدا بۆ چارەسەرکردنی کێشەی ژینگە کاریگەری لەسەر دەستگەیشتنی وڵاتەکە بە سندوقی قەرەبوو دەبێت. با زۆر ڕاشکاو بین، عێراق پارەی هەیە. لە بانکی ناوەندی 700 ملیۆن دلاری هەیە بۆ وزەی نوێبووەوە. ئەو پارەیە بەکار نهاتووە. ڕۆڵی ئێمە ئەوەیە. ئێمە بە حکوومەتی ناوەندیمان گوت دەتوانین هاوکاریتان بکەین لە پێکەوە گرێدانی پێداویستی و بەکارهێنانی ئەم پارەیە بۆ ئەوەی ئەو پارەیە بە شێوەیەکی یاسایی بدەینە دەستی دەستگاکەتان و هاوکاری تەکنیکی دەستگاکانتان بکەین بە باشی بەڕێوەی ببن. هاوکاری تەکنیکی پێشکەشی ئەو کۆمپانیایانە بکەین کە دەیانەوێت ئەو پارەیە وەکو قەرز بەکاربێن و پلێتی وزەی خۆر دابنێن. ڕۆڵی ئێمە ئەوەیە و ئەوەش دەکەین. لەبەرەوەی کێشەکەی عێراق نەبوونی پارە نییە، کێشەی ئەوەیە کە چۆن پارەکە بەکاردێنێت و لە چیدا بەکاری دێنێ. لە عێراق کێشەی بەڕێوەبرنی سەرچاوەکان هەیە، نەک کێشەی نەبوونی سەرچاوە. پرسێکی دیکەی ناکۆک لە نێوان ئەندامانی کۆنفرانسی کەش و هەوا لەسەر گازە زیان بەخشەکان و چۆنێتی کەمکردنەوەی گازە زیان بەخشەکانە. راپۆرتی نەتەوەیەکگرتوەکان دەڵێت لە 10,000 ساڵی پێش دەستپێکی شۆڕشی پیشەسازی ڕێژەی گازی زیان بەخش لە بەرگەهەوای زەویدا بەجێگری دەمایەوە. بەڵام لە ناوەڕاستی سەتەی 19دا و دەستپێکی شۆڕشی پیشەسازی هاوکێشەکان بە تەواوەتی گۆڕان.
یعنی ئەمە نمونەی کوڵەتی هەوای پەکینە. بەڵێ ئەمە پەکینە لە چین. پیسبوونەکەی بەهۆی هۆکارەکانی گواستنەوە و پیشەسازی و سوچاندنی خەڵوزەوە بۆ گەرمکردنەوەی ماڵەکان دروست دەبێت. بۆ نمونە لە 8,000 ساڵی ڕابردوودا ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن نزیکەی 250 گەردیلە بەرامبەر بە 1 ملیۆن گەردیلەی هەوا بووە. بەڵام لە 1950کانەوە ئەو ڕێژەیە بەردەوام لە بەرزبوونەوەدا بووە. ئێستا ڕێژەکە گەشتۆتە نزیکەی 400 گەردیلە بۆ هەر 1 ملیۆن گەردیلەی هەوا. قەتیزبوونی گازە زیان بەخشەکان لە بەرگەهەوای زەویدا گەرمی لە زەوی گیر دەدەن و پلەی گەرمی زەوی بەرز دەکەنەوە. هەوڵەکانی کۆنفرانسی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکەوتنی پاریس بۆ ئەوەیە کە ئەو گەرمبوونە لە 1.5 پلەی سیلیزی تێنەپەڕێت. راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان دەڵێت تاکو 2035 پلەی گەرمی زەوی بۆ 1.5 پلە بەرز دەبێتەوە. تاکو 2100 پلەی گەرمای زەوی دەگاتە 2.5 پلە. لە 2 پلە ئیتر کارەسات دەخڵقێ، بەڵام دەگاتە 2.5 پلە ئەگەر ڕێژەی و گازە زیان بەخشانەی کە جیهان دەری دەدات تاکو 2030 بە 143 کەم نەکرێتەوە. راپۆرتەکەی نەتەوە یەکگرتوەکان هۆشداری دەدات تا ساڵی 2030 نەک هەرتەنیا لە 143 کەم ناکرێتەوە، بەڵکو ئەگەر هەموو وڵاتانیش پابەندی پلانی کەمکردنەوەی گازە زیان بەخشەکان بن، هێشتا تا 2030 تەنیا لە 102 گازە زیان بەخشەکان کەم دەکرێنەوە. ئەمانە بەس ژمارە و داتانین. راپۆرتەکەی نەتەوە یەکگرتوەکان نیشانی دەدات لە نێوان 2010 بۆ 2020 ئەو وڵاتانەی کە کەمتر پێشکەوتون نزیکەی شوێنی دانیشتوانی 3 ملیار زیاتر مرۆڤن، لە وڵاتانە 15 جار ڕێژەی مردن زیاتر بووە بەهۆی ڕووداوی کەشوهەوا وەکو لافا و وشکە ساڵی و ڕووداوی دیکەی کەشوهەوا. کێشەی وزەی نەریتی لە کۆنفرانسەکانی نەتەوە یەکگرتوەکان چەندین ساڵە جێگەی ناکۆکیەکی زۆرە لە نێوان ئەندامانی بەشدار. کۆنفرانسەکە دابەش بووە بەسەر چەند گروپێکی سەرەکیەوە. یەکێک لە گروپەکان داوای کۆتاییهێنان بە بەکارهێنانی سوتەمەنی نەریتی دەکات. ئەو گروپە لە نزیکەی 80 وڵات پێک هاتووە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و هەندێک لە وڵاتە دوورگەیانەی کە زیانی زۆری گۆڕانی کەشوهەوایان بەرکەوتووە سەرکردایەتی گروپەکە دەکەن. زۆربەی وڵاتان ئێستا لەسەر زمانی باسکردنی سوتەمەنی نەریتی ڕێککەوتون. تەنیا چەند وڵاتێکی کەم نەبێت، بەڵام بەداخەوە دەبێت لە کۆپتا کەمترین ناڕەزایی هەبێت. هیوادارین وڵاتانی ناڕازی ببینین کە زۆرینە هاوڕا بن لەسەر بەکارهێنانی تێکستێک کە داوای کۆتایی هێنان بە وزە نەریتیەکان بکات، چونکە ئەگەرەوە لە تێکستەکەدا نەبێت ئێمە و کۆپە بە کۆپێکی سەرکەوتوانە نازانین. پێویستە و چەند وڵاتەی لە پێشەچوونی کارەکان ڕێگرن هەڵوێستیان بگۆڕن. ئێمە لە چەند ڕۆژی داهاتوودا کار لەسەرەوە دەکەین. گروپێکی دیکە لە وڵاتان دیارترینیان سعودی و رووسیا داوا دەکەن کار لەسەر کەمکردنەوەی پیسبوونی ژینگە بە شێوەیەکی گشتی بکرێت و سوتەمەنیە نەریتیەکان بە تەنیا نەکرێنە ئامانج. چین و هندستان دوو زلهێزی بەکاربەری سوتەمەنی پشتیوانی لە کۆتاییهێنان بە وزەی نەریتی ناکەن، بەڵام پشتیوانی لە زیادکردنی وزەی خاوێن دەکەن. هەندێک لە وڵاتانی دیکەی ئابووری لاواز و هەژار لە نێویاندا عێراق داوای ئەوە دەکەن کە ڕێگەی ئەوان بدرێت بەردەوام بن لە بەکارهێنانی وزەی نەریتی. ئێستا کاتی ئەوەیە دەست لە وزەی ناخاوێن هەڵگرێن. بۆ وڵاتێکی وەکو مەثەلاً کە لە 20 ساڵە خەریکی خۆیەتی و خۆی ئامادە کردووە مەسادری تاقەی تازەی دەستکەوتووە مەسادری اقتصادی متعددی هەیە و چەسمە طبعاً توانێت باسم وکردی عێراق ناتوانێت ئێستا بکات اقتصاد من هەر نەوتە ئێمە لە NDC کە مصادقەش کراوە لە مەجلیسی وزەرای عێراقی ولا اتفاقیەکەش هەیە. ئێمە نەک بەس ئێمە زۆر وڵاتە دنیا هەن ناتوانێت ئێستا دەست بەردار بن یەکدا. خطەی ئەوێ هەمووی NDCیان تەقدیم کردووە. NDC عێراقی ئێمە خطەکەمان کە متوافقة لەگەڵ وەزعی مەناخیوی عێراق ئەوەیە کە بە تەدریج بەرەو اقتصادێکی سەوز بڕۆین و ئەم اقتصادە پشتگیری اقتصادێکی تر بکە. ئەوە یەک دوو مەسادری تر اقتصاد پیا بکەین بە عێراق. ناکۆکی نێوان زلهێزەکان یەکێکە لە گەورەترین بربەستی هەنگاونان بەرامبەر بە خراپبوونی کەشوهەوا. ئەمریکا و چین دوو لە گەورەترین بەرهەمهێنی گازی زیان بەخشن. هەردوو لا پێکەوە نزیکەی لە 140 گازی زیان بەخشی جیهان دەردەدەن. بەرهەمهێنانی نەوتوگازی ئەمریکا ئەمساڵ چاوەڕێ دەکرێت بگاتە ئاستێکی تۆمارشکێن. بەلایەکی دیکەوە چین تەنیا لە 2022
4.4 ملیار تن خەڵوزی بەردینی بەرهەمهێناوە، یعنی بە بەراورد بە ساڵی پێشووتر لە 8 بەرهەمهێنانی خەڵوزی بەردینی زیاد کرد. چین و ئەمریکا هاوڕان لەسەرەوەی کە پێویستە کێشەی گازە زیان بەخشەکان و گەرمبوونی زەوی لە پرسە ناکۆکانی دیکەی نێوانیان وەکو بازرگانی نێوانن و کێشەی تایوان جیا بکەنەوە. لە ڕاگەنراوێکی هاوبەشدا هەردوو وڵات دەڵێن گۆڕانی کەشوهەوا گەورەترین مەترسیە لەسەر هەموو لایەک و بە وەلاخستنی جیاوازەکانی دیکەیان کار دەکەن بۆ چارەسەرکردنی، بەڵام هیچ لایەکیان ئامادەنین ژمارەیەکی دیاریکراوە بۆ کەمکردنەوەی سوتەمەنی نەریتیەکانی خۆیان ڕاگەێنن. ئەمریکا و یەکێتی ئەوروپا داوای دەست بەجێ دەست هەڵگرتن لە خەڵوزی بەردین دەکەن. چین و هەندستان لە دژی هەر پێشنیارێکی کەمکردنەوەی بەرهەمهێنانی خەڵوزن. لە COP28 نزیکەی 50 کۆمپانیای نەوت و گاز ڕێککەوتن و بەڵێنیاندا کە ڕێژەی دەردانی گازی مێسەین کەم بکەنەوە. بەڵام وەک هەر یەک لە بەڵێنەکانی دیکە جێبەجێکردنی ڕێککەوتن و بەڵێنەکان لە ڕابردوودا سەرکەوتوو نەبوون. لە COP28 پرسی سەرەکی گفتوگۆکان لەسەر کەمکردنەوە یان ڕاگررتنی بەکارهێنانی سوتەمەنی نەریتی بوون. هەندێک لە وڵاتان لەگەڵ ڕاگررتنی یەکجارەکی سوتەمەنی نەریتیەکان و زیاترکردنی وزەی خاوێنن، بەڵام وڵاتانی خاوەن نەوت و خەڵوز و کەم گەشەکردو لەگەڵ کەمکردنەوەی سوتەمەنین نەک بە یەکجاری ڕاگررتنی بەکارهێنانی سوتەمەنی نەریتیەکان. عراق داوای ئەوە دەکات کە جەختی زیاتر لەسەر خۆگونجاندن لەگەڵ گۆڕانی کەشوهەوا هەبێت، لە هەمان کاتا کار لەسەر ڕێگری لە خراپتربوونی گۆڕانی کەشوهەوا بکرێت. پێکهاتەی ئێستای گەشەی ئابووری عێراق قابیلی درێژە پێدان نییە، لەبەر ئەوە پێمان خۆشە لەگەڵ عێراق کار لەسەر مۆدێلێکی ئابووری بازنەی بکەین، ئابووریەکی سەوز بۆ ئەوەی گەشە بکات. من ناڵێم عێراق نابێت گەشە بکات، پێویستمان بە گەشە و بە هەلی کاری زیاترە، بەڵام ئەو گەشەیە دەبێت گەشەیەکی بەردەوام بێت. ئەگەر بتوانم خاڵک زیاد بکەم، لە ڕاستیدا گەشەی سەوز هەلی کاری زیاتر بۆ گەنجان دەخولقێنێت. بۆ گەنجی عێراقی خوێنەوار و تەکنیککار ئەوان بە دوای ئەم جۆرە کارانەدا دەگەڕێن، بەڵام دەستیان ناکەوێت. دەست پێشخەریەکی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ئیمارات کە لەلایەن 170 وڵاتەوە بەڵێنی کارکردنی لەسەر دراوە وا دەکات تا ساڵی 2030 ڕێژەی بەکارهێنانی وزەی خاوێن 3 هێندە زیاد بکرێت. دەست پێشخەریەکە کار لەسەر زیادکردنی وزەی ئەتۆمی و کەمکردنەوەی گازی میسان و ڕێگری لە بەرهەمهێنانی خەڵوز لەلایەن کەرتی تایبەتەوە دەکات. هەر لەم کاتەی ئێستا کە هاتمە سەر ستەیجەکە واژۆی 170 لایەنمان پێگەیشتووە کە نوێنەرایەتی 170 وڵات دەکەن، واتە 170 وڵات بەڵێنەکان قبول کردووە. کەشوهەوای زەوی بە درێژایی مێژوو بە سروشتی گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە، بەڵام گۆڕانکاری سروشتی ئەو گۆڕانە خێرایی سەتەی ڕابردووی پلەکانی گەرمای زەوی ڕوون ناکەنەوە. شارەزایانی دۆخی کەشوهەوا لەسەرەوە هاوڕان گۆڕانی کەشوهەوای زەوی بەهۆی چالاکیە مرۆیەکانەوە بە خێرایی ڕوودەدەن، بە تایبەتیش بەهۆی بەکارهێنانی وزە نەریتیەکانی وەکو خەڵوزی بەردین و نەوت و گازەوە. زانایانی بوارەکە هۆشداری دەدەن گەرمبوونی زەوی لە 2 پلەی سیلیزی نزیکە. گەیشتن بەو قۆناغە زەوی بۆ هەتایە ڕوبەڕووی گۆڕانکاریەک دەکاتەوە کە چی دیکە گەڕانەوە بۆ قۆناغی پێشووتر ئەستەم دەبێت.